بسم الله الرحمن الرحیم. برایان و خوشکانی ئازیز، بیسەران و بینەرانی ئازیز و خۆشەویست، لە هەر شوێنێکن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خۆی پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵین ئەم شەویش لە بەرنامەیەکی ڕاستە و خۆی بەرنامەی زانستی میرات بە خزمەتانەگەینەوە. ئازیزان و خۆشەویستان، شەریعەتی پاکی ئیسلام چۆن باسی پیاوێکی بەتەمەن و ئافرەتێکی بەتەمەنی کردووە کە وردە وردە بەرەو مەرگەڕۆن و دنیا بەجێڵن باسی میراتەکەیانی کردو، حسێبی بۆ کردوون. بە هەمان شێوە باسی منداڵێکی کردووە کە تازە خەریکە بەرەو دنیا دێت کە منداڵی ناوسکە. لە بەرنامەی ئەمڕۆدا بە پشتیوانی خوای پەروەردگار ئەچینە سەر بابەتی منداڵی ناوسک. ئایا ئێمە بۆمان هەیە تەوزیعکردنی میرات دوا بخەین لەبەر خاتری ئەو منداڵە هێشتا ناتۆتە دنیاوە؟ و ئایا ئێمە چۆن میرات بۆ ئەو منداڵە دیاری بکەین؟ حسێبی کوڕی بۆ بکەین یاخود حسێبی کچی بۆ بکەین، یاخود چاوەڕێ بکەین تاوەکو لە دایکە بێت؟ و ئایا ئەتوانین بەو ئامێرە سەردەمانەی کە ئەمڕۆ پشکنین بۆ حمل ئەنجام ئەدرێ و دیاری ئەکرێت کە ئەم حملە کوڕەیان کچە، ئەتوانین حسێب بۆ ئەو لایەنە پزیشکیە بکەین و بەو شێوازە حکم لەسەر میراتی ئەو منداڵە بدەین؟ ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر لە بابەتی میراتی ئەم شەودا ئاراستەی بەڕێز مامۆستا دێرگەرمیانی یەکەم بە ناوی خۆم و بە ناوی ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە بە خێراتنیەکە. مامۆستاگیانی خوا بەخێر. خوا عەفوت کە مامۆستاگیان. خوا لێت ڕازی مامۆستای بەڕێز. خوا لە هەموو لای ڕازی بێ یا ڕەبی. مامۆستای عەزیز، دیارە ئەمڕۆ لە بەرنامەی ئەم جارەماندا لە باسی گەورە کە لە بەرنامەکانی ڕابردوودا کردومانە، باسی کچ و باسی کوڕ و باسی باپیرە و باسی داپیرە. ئەمڕۆ دەیدە سەر باسێک کە یەشتا نەهاتۆتە دنیاوە، کەسێک یەشتا نەهاتۆتە دنیاوە، چاوی بە دنیا هەڵناتوە کە منداڵە، باسی میراتی ئەو منداڵاکەین. ئەمەوێ بپرسم لە زانستی میراتدا حمل لە چ کاتێکەوە پێ ئەوترێ حمل بۆ زانستی میرات، یاخود پێناسەی حملمان بۆ بکەی جەنابەت؟ الحمد لله الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه. أما بعد، پێشەم وشت داواکەم لەخوا خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی خوا ئیخلاص و سەواب هەموو لایەکمان ببەخشێ. خوا بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆی وامان لێ بکات خۆی چۆنی ئەوێ وابین. خوای پەروەردگار عەزە وەجەل بمان کاتە ئەداتێک بۆ ئەوەی کە بتوانین بەرچاوی برایانمان خوشکانمان ڕوون کەینەوە، بۆ ئەوەی شەرعی خوا جێبەجێ بکەن. ئەگەر برایەک بە نەزانین حەقی خوشکێکی خواردبێ، ئەگەر کەسیان میراتی دوا خستی بێت و صاحبەکەی فەقیر بێ و چاوەڕێ و کاوداوی کاو شەرم کات، بەرچاویان ڕوونبێتەوە بۆ ئەوەی کە جێبەجێ بکەن. و خوای رب العالمین عەزە وەجەل پاداشی جەنابتان و برایانەش داتۆ. من ئاگام لێ چەند ماند و سەفەر و دەرس و مەسئولیەت و مینبەر ئەم کاتێشتانین کردو. ئینشاءڵڵا جەنابەتی مامۆستای خوا لەتەن ڕازی بێ یا ڕەبی. خوای گەورە پاداشی پەیامیش داتۆ کە عەزێتی کێشی بەڕاستی. مامۆستاگیان، پێش ئەوەی ئەو باسە خوا پاداش داتە ڕووی نەسەری، بەڵام من پێم خۆش بوو پێش ئەوەی ڕاستەوخۆ باسی ئەو بکەم لە بەرنامەکانی کەشە باسمان کردووە باسی ئەم ئیسلامە کە حقوق الجەنینی فی الئیسلام، کە ئەم ئیسلامە کۆرپەی ناوسک، جەنین کۆرپەی ناوسکە لە ئیسلامە. کەسێک کە هێشتا نەهاتۆتە دنیاوە، چاوی بە دنیا ناڕناوە، کوڕە یا کچە نازانیت، دێتە دنیاوە یا نایەتە دنیاوە نازانیت، یەک دانە یا دوانە نازانیت. کەوابوو ئەمەیە کە هیچ هۆیەکی دیفاعی لە خۆی نییە، بەڵام خوای رب العالمین حەقی ئەمەی پاراستووە. ئەمە خاڵێکە زۆر زۆر گرنگە. دوو، ئەوەی لە خوا ئەترسێت، کە دائما من ئەڵێم غەیرە مسلمان لە دنیا لە مردن ئەترسن، مسلمان لە پاش مردن ئەترسێت، لە پاش مردن ئەترسێت، بۆیە ناوێرە دەست زیاد ڕاکێشێ. تەماشاکە مامۆستای خۆشەویست، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەنەس بۆمانە گێڕێتەوە، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ إن الله عز وجل وضع عن المسافر شطر الصلاة وعن المسافر والحامل والمرضع الصوم. نەک ئێمە باس لە ئیرث یەکێکە لە حەقەکانی. دایکێک ئەگەر بزانێ ڕۆژوو زەرەر ئەگەیەنێ بە ئەم کۆرپە، پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم خوای پەروەردگار ئەو ڕۆژوەی لەسەر هەڵگرتووە. هەر چوار مەزهەبەکەش ڕەئیان وایە ڕۆژەکە دوای بە قەزا ئەداتەوە بە بەڵگەی ئەم حەدیثە بۆ لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ مسافرە، چونکە مسافر کە ڕۆژوو ناگرێت دوای ئەگرێتەوە،
بۆیە دائما ئینسان حەذەریش بکە لەوەی کە مخالفەی ئەو چوار مەذهبەی کردوانە زانشتێکی باشی کردووە. بەڵام شایەتەکە لێرە پاراستنی بەدەنی نەوەکو ئەو مناڵە دوایی لاواز دەرچێت. ئەو مناڵە لە پاراستنی ئەوەی دوو ئیجماعی لەسرە و بە عملیش لە عهدی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم جێبەجێ کردەوە ئافرەتێ دانی پیانێ ئیعتراف بکات کە تووشی فاحشە و زینا بووە ئێستا ئەم حەملەی ئەوەیە ئەو کاتە ئەو ئافرەتە نە حەدەکەی دو ئاخرێت ڕەجمەکەشی دو ئاخرێت ئەگەر مێردیە بێت لەبەر پاراستنی ئەو جەنینە بە ئیجماع نابێت ئەو ئافرەتە حەدی لەسەر جێبەجێ بکرێت تا مناڵەکە دائەنێت. سێ حقوقی مادی ئەمەی کە جەنابەتی باست کرد کە بوو لێرە با مسلمانان بەرچاوڕوون بووین کەسانێک دێن دینی خوای گەورە مسلمان ڕەخنەی لێ ناگرێ دینی خوای ڕەب العالەمین چونکە هەموو مسلمان دەزانێت خوا حەکیمە خوای گەورە دانایە کاربەجێیە شی لە جێگەی خۆی دانا بێبڕوا ڕەخنە لە دینی خوا ئاگرێت بێبڕوایەکە خوایە کە حەکیمە شی لە جێگەی خۆیدا نەفی ظڵمی لە خۆی کردووە کە بوو لێرە یەکێک لە حقوقە مادیەکان مەسئلەی بریتێ لە ئیرث. دوو وەسیەتی بۆ بکرێ مناڵێک ناتێتە دنیا وەسێت هیبەی بدرێتی ئەو هیبەدا ئەنرێ مناڵەکە بە مردووتی بێتە دنیاوە کەسێکەڵە کە مناڵە لە دایک بوو ئەم سیارەی من هەدیە بۆ ئەو مناڵەکاتە دنیا و سیارەکە بێتە بشمرێت ئەو سیارە ئەبێ بەچی میرات بۆ میراتگری مناڵەکە بزانێ میراتگری ئەم مناڵە کێیە کەوا بوو کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت لە ئیشارەتکردن بە میراتی مناڵ فەرمی إذا استهل المولود ورث فرمودێکی صحيحة كأبو هريرة جرته والشيخ الباني شفاه صححه كابو الليرة أي باشا بسيارة كذا استهل كابو خوالد رازي بو بسيارة كذا جرى كان حمل شيء سلو والله منه حمل بريتيا لوي كلكاتي أو كسي أو باو كأمرية يعني أو بياوا أمريت يعني آفرتك يش بمريت بلام كسيكي نزيكي أو آفرته كوربيك لسكيتي كردواري خوان ردو يانا وانيا بزباني عربي حاملي بيوتي لبروي تايبتها بآفرته شلون وتي حائض تايبتها بآفرته عندك إن شاء الله توعين بلا حاملش كابو لكاتي مردني كسي آفرتي كوربيك لسكيبو بو آفرته أو تري حامل بو كوربا أو تري جنين كابو مرجي ورقرتني ميراد بو أم كسسي دو مرجع بو أم جنين بو أم كوربيك يشتعناتا الدنيا يكم لكاتي مردني ميراد دركي ئەم لەسکی دایکەکە بێت دووهەم بە زیندوی لە دایکی جابێت و کاتێ دێتە دنیاوە زیندوو بێ ئال لێرەوەیە ئەوە ڕوئەدا ئەو پرسیارەی کە جەنابەت کردت ئێستا علم پێشکەوتووە لە زۆر ڕوە الحەمدا ئیسفادەی لێ عەفوەن کە هاتە دنیاوە زیندوو بێت بەڵێ ئەگەر لەحظەیە دوای ئەوە بمرێت مەسەلەن ئەوە تانی هاتە دنیا لەحظەیە ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم جەنابەت ماناکەی چییە ویستت بۆ بینەری بەڕێز ڕوون بێتەوە ئیدە ئستەهەل عین دەنگێکی لێبەرز بێت چونکە عەلامەی زیندووبوونی مناڵ عولەما ئەفەرموون گریانە دەست نوخاندنە پژمینە کۆکەیە ئەمانە یەکێک لەوانە دەنگی لێ بەرز بێتەوە سەوت ئەو مناڵی تر بە گریان بێت بە پژمین بێت کەوا بوو کاتی ئەو مناڵە وای کرد ورث میراتگرە ئەکاو بوو میراتگری عنی بچی میراتەکەی بۆ نەقڵە بێت کە بۆی نەقڵ بوو دوای دەقەیە مرد هاتە ژیان و دوای دەقەیەک مرد ئەو میراتە هی ئەو مناڵی ئەوجا بزان میراتگری مناڵەکە کێ باشەمە وسای بەڕێز ئەو منداڵە هیچی نەکردو لە ژیاندا بلۆکێکی نەخستۆ لەسەر بلۆکێک یعنی پەرداخێکی نەجوڵانەوە لەو ماڵەدا بۆ میراتە بات مامۆستاگیان ئەم مناڵە بیدایەتی ژیانێتی میرات لە ڕووی شەرعیوە خەڵک بەچی ئایا بە ماندووبوون خەڵکە بێتە ساحێب میرات بە قەڕا بە قەرابە بێت کەوا بوو ئەو کەسەی کە مناڵێک بێ یا کەسێکی بە تەمەن بێت کوڕی ئەو پیاوە یا کوڕی ئەو ئافرەتەیە ئەم سیلەیە لە میراتە چکە میرات بە دوو شێوە لەم بەرنامە زۆر باسمان کرد یان ئەوەتانێ صاحبی فەردە خوا بۆی دیاری کردووە خوای گەورەیش مالکی ئاسمانەکان و زەویە لای خوایە بۆ کەی دانێ و بۆ کەی دانەنێ وانە کەوا بوو خوای پەروەردگارە خوا ئەزانێ بیدابەکی وایوانە ئاباؤکم و ئەبناؤکم لا تەکە فەرمێت فەریضەة من الله
إن الله كان عليما حكيما ربي شو فرميت آباؤكم وأبناؤكم لا تدرون أيهم أقرب لكم نفعا کەس نازانێ عنیم ئەو مناڵەی یان ئەو کوڕی کە ئەم دقە کەسێک بە خراپیە زانێ دواتر احتیمالە سەدەقەی جاری و یارمەتیدانی دایک و یارمەتیدانی باوکی کۆتایەکەی کەس نازانێ بۆ دنیا و بە عاقبەتیش کامیان خێرە کەوا بوو یەکەم یا بە صاحب فەرضە دووەم بە عەسەبە بە خزمەتیە ئەم دوانە نەبوو بە ئولو الئەرحامە خزمی دایکە. مامۆستای بەڕێزم جەنابەت دوو مەرجت باس کرد لە بردننی میراتی جەنینە بەڵام پرسیارێکم لا دروست بوو ئەویش ئەوەیە ئێمە ئەگەر حسێبی میراتمان بۆ منداڵە کرد کاتە دنیاوە دوای ئەو منداڵە کە گەورە بوو باڵغ بوو یەکێک لە مەوانعی ئێرث ڕووی تێ کرد خوا نەخواستە پاش دەستبوونەوە لە دین ببێ بە قاتڵ ئەو کاتە چی لە میرات بە دووشت یەکەم بە تحقیقی مردنی کەسێک دووهم بە تحقیقی ژیانی وارثێک اینجا ئیرثی شەبێت تەریکە شەبێت ئەو دقەی ئەو مناڵە دێتە دنیاوە کە لە دایک و باوکێکی مسلمانە ئەو دقە پارەکەی بۆ نەقڵە بێت بەڵێ کە تازە پارەکە بوو بەهی ئەو ئەم پارە بوو بەهی ئەو دواتر هەرچی بکات لەوەی پێشوو مەنعی ناکات تازە ئەم پارە ئێستا نەقل بۆ ئەوە بابەتێکیشە من یعنیم زۆر زەرور بوو لەم ڕۆژانە پرسیارن لە مامۆستایە کردبوو ئافرەتێک بڵێن خۆی سووتاندووە کە ئەم ئافرەتە خۆی سووتاندە دەڵێ مارەکەی ناکرێت خر مارەکە هی ئەوە نییە ئێستا بیکەویانە تا مارەکە میرات نییە تا بڵێ قاتل وەڵام میرات نابە یاخۆ کەسێکی کەی کوشت بێت ئەو مارەیەگە لە یەکەم ڕۆژێ دایەتی ئەو ئافرەتە خۆی ئەم قەرزە علەمای عێراق شتیادیان کردووە کە مقدمە و مؤخرە بێت ئەگینا ئەگەر کەسێک یەکسەر بیداتێ جاکەوا بوو لێرە ئەو مناڵە بە هاتنە دنیای وە ئەبێتە ساحێب ئەو پارە بە هاتنە دنیای وە بە ساقی ئەبێتە هاتنە ئەو پارە ئەنجا ئەمە مەسا حاڵەتەکانیشی 5 حاڵەت زیاتر تێ ناپەڕێ میراتی کۆرپەی ناوسکی دایک یان میراتگر نییە بە هیچ جۆرێک بە گریمانی نێر چکە دائیمەن میراتی کۆرپەی ناوسک میراتی جەنین دوو احتمال دانێ یان کوڕە یان کچە بە هەردوو احتمالەکە حەلەکرێت کاو بوو لە یەک حاڵەتە بە هیچ شێوەیە ئەمە میراتگر نیەسە لە یەک نمونەش ئینشاڵڵا ڕوون ئەبێتەوە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم بە یەکێک لە گریمانەکان میراتگر دەبێت نێر بێت میراتێکەوێ مێبێ نایکەوێت یا ئەگەر بێت و مێی نەبێ ئەیکەوێت بەڵام نێرینە بێ نایکەوێت بە یەکێ لە گریمانەکانم حاڵەتی دووەمە لەمە زیاتر دێنە حاڵەتی سێم میراتگرە بە هەردوو حاڵەتەکە نێر بێت یا بە هەردووکیان هەرکامیان بێت میراتەگرێت حاڵەتی چوارەم بەشەکەی جیاوازی نییە چ نێر بێت چ نمێ بێ بۆ نمونەیە گەرمە دواتر نمونەکانش حەلەکەین هەر کاتێک کەسێکە برایەک کە ئەو ئافرەتەی کە کۆرپەیەک لە سکێتی کۆرپەکە بێتە دنیاوە ئەگەر کوڕ بێتە برای دایکی ئەگەر کچ بێتە خوشکی دایکی لە هەردوو حاڵەتێک لەسەر شەشە نە میراتیان بۆ تەخیرەکەین نەهیچە وانە حاڵەتی پێنجەم میراتگیری کەی لەگەڵ دانیار خۆیەتی یعنی چی پیاوێک مردووە ژنەکەی کۆرپەی لە سکێتی تەنها و مناڵی هەیە بێتە دنیاوە ماڵەکە هەمووی خۆیە بات یا میراتگیری کەی لەگەڵایە بەهۆی ئەمە چیە بێت بێبەشە بێتە دنیا فەرمون ماڵەکە هەمووی خۆی بات دایکەکەیەک لە سەرشتێ بات باقیەکەی هەمووی ئامە بەسم کە دوایەوەی کە دایکەکەی بەشی خۆیە بات کە دایکەکە دایمەن مەگەر هەندێک لە عولەما ڕەیان وایە گەر ئافرەتەکە لە تەلاقی بائینە بێ بەینونەی کوبرا ئەوە هەر هیچی ناکەوێت کولەن ماڵەکە بات جوان ئەو ڕێشەیە جا ئەم چوار حاڵەتە مامۆستای خۆشەویست من پێم خۆش بە یەک نمونە پێم خۆش بە نمونە لەبەرەوەی شتەکە ڕوون بێتە خوالێت ڕازی بێت ئەگەر بتوانین ئینشاڵڵا لەسەر شاشێش ببینی شتێکی ئاسانترە بێ ئینشاڵڵا جەنابیشت دەورت هەبێ لە ئاسانی ئینشاڵڵا لای خۆم سەر پیاوێک مردووە لە پاشی بەجێ ماوە ژنێک باوک دایک کۆرپەیەکی لەسکە لە مێردێکی کە ئەم پیاوەی کە مردووە ئەوە خێزانی هەیە لەبەرەوەی ئەولادی نییە خێزانەکەێک لەسەر چوارە بات کوڕۆکچی نییە باوکی لە ژیانە باوکە کوڕۆکش نەبوو مردووەکە کوڕۆکش نەبوو عەسەبەیە دایکی ئەم کەسە مێردی کردووە مێردێکی کە ئێستا ئەم دایکە کۆرپەیەک لەسکێتی ئەم مناڵە بێتە دنیاوە کوڕ بێ یان کچ بێت بێبەشە لەبەرچی لەبەرەوە مردووەکە باوکیە باوکە بوو براوە خوشک بە مطلقی چ نابن
ئەو مراجعی دەرزەکانیشمانە باوکی مردوو هەبوو یان ئەولادی مردوو کوڕ هەبوو کوڕ برا و خوشک بە هیچ شێوەیەکی چ نابن دایک و باوکی بێ باوکی بێین کاوی ئێستا نمونەیە وتمان پیاوێکمەوە ژنەکەی نووسیمانە ژن خوارە باوک دایکی شەر لە ژیان چکە دایکی قەیناکە ئێستا کۆرپێک لەچکەتی مێردی کردوتە کەسێکی کە بەڵام ئەم مناڵە بێتە دنیاوە برای دایکیە بۆ ئەم مردووە یان خوشکی دایکیە بەڵام لەبەرەوە ئەم مردووە باوکی لە ژیانە براکانی هیچ نابن ئیدەن لەم حاڵەتە نە ئینتیزاری ئەم حملە ئەەکەین کە داینێت نا هیچ ڕائەگرین ئەو کاتە بێبەشیەکەین و نمونونەکەشمان بۆ لە چوارە لەبەرەوەی تەنها یەک ژمارەمە یەک لەسەر چوارە دایکەکە کە یەک لە سەرسەی مایەوە ئەبە ئەگەر مامۆستا بینەری بەڕێز ئەمەی لەبیر بێت چی ئەمە کە مەسەلەیەکی لە مەسەلەکانی عومەریە دایکێک لە سەرسەی باقی ئەبات ئەمە نمونەی یەکەم کە لە حاڵەتێک بوو کەوتمان چیە لە هەردوو حاڵەتەکە هیچ گریمانی کوڕ یاکەش نایبات حاڵەتی دووەم بە یەکێک لە گریمانەکان میراثگر دەبێت نێر بێت یان مێ بۆکەی کەی نایبات پیاوێک مردووە لە پاشی بەجێ ماوە ژنێک ئەم پیاوە مامیشیەیە براژنێک کۆرپەی لە سکدایە کەوا بوو ئەم پیاوەی کە مردووە ئەوە ژنەکەی دیارە خێزانی خۆیەتی زەوجە مامی ئەوە دیارە برای باوکێتی و مامێتی ئەم براژنە هەر یەک لە ئێمە ئێستا براژنەکانمان مناڵی بێ ئێمە چی ئەوین مامی ئەوین وایە کەوا بوو ئەوێ بە چی ئەبێ بە کوڕی برام ئەویان کە ئەڵێ مام برای باوکمە وایە کەوا بوو لێرە گریمانی کوڕی بۆ دانین ژنەکەی لە ژیانە مامەکەی لە ژیانە مامی خۆی برازایەکیشی کە کوڕە گریمانی کوڕ باشە ئیبن الأخ هەبێ مام بێ بەش کەوا بوو ژنەکەیەک لەسەر چواری خۆیەوە باقیەکە کوڕەکەی باش چونکە عەسەبەیە عەسەبەی نزیک عەسەبەی دوور بێ بەشەکە مامەکە بێ بەش بوو نمونونەکەم لە چوارە یەکی بۆ ژنەکەیە سێی بۆ کوڕەکەیە ئێ باش ئەگەر ئەم براژنە کچی بوو کچی برا ئولو الئەرحامە میراثگر نییە مامەکە بێ بە عەسەبە هیچ نابات کەوا بوو لەم نمونە ئێمە ئەبێ چی بکەین سێ لەسەر چواری ئەم میراثە تەوزیع نەکەین ژنەکە لە هەردوو حاڵەتەکە حسەی خۆی دەینێ هەرچی بێت یەک لەسەر چواری خۆی با سێ لە چوارەکەدا ئەدین ئەگەر کوڕ بوو کوڕەکەی با مامەکە بێ بەش ئەگەر براژنەکەی کچی بوو مامەکەی با کچەکە بێ بەش کاو بوو بەیەکێ لە گریمانەکان تا لە دایکە بێت خوا لێ ڕازی بێت کاو بوو قورس نییە وانێ مۆسا هەر تەناوە تا بە دوو گریمان حەلیەکەی دائیمەن کام گریمانی کەمتر بوو ئێمە زۆرەکە دائەنین بۆ جەنینەکە زۆرەکە دائەنین هەموو کەمەکانیش ئەیاندەینی هەموو چونکە لە هەموو حاڵەتێ ئەو کەمە ئەکەوێت لە هەموو حاڵەتێ حاڵەتی سێهەممان میراثگرە بە هەردوو حاڵەتەکە نێر بێت یامێ ئەوەی دووەمیان چی بوو کە کچ بوو مێی نەبوو میراثی نەبرد بەس کوڕ بوو بە عەسەبە بردی ئەم حاڵەتە ئەڵێ پیاوێک مردووە لە پاشی بەجێ ماوە ژنێک ئەو کەوتمان ژن ئیتر من باسمان کرد دائیمەن دایک و باوک کچ و کوڕ ژن و مێرد مەگەر بە وەصف حەجب بن ئەگینا قەت حەجب نابن حەجبی بە تایبەتی حەجبی کاملیش حەجبی حرمان بەڵام وە وەصف وتمان ئەگەر کافر بوو نایبات قاتل بوو نایبات مامۆستا ئەم نمونە کێ ژنێکمان هەیە کۆرپەیەکی لە سکدایە پیاوەکە مردووە خێزانی حامیلەیە ئەگەر بران بیخەنە سەر شاشە بۆی بیبینن باوک و دایکیشی لە ژیانە باشە مامۆستا ئەوە من بینەر کە گوێی لە دەنگەکەم بێ ئەوە شەخوێنێتەوە ژنێک ئەم کەسێک کە مردووە باوکی لە ژیانە دایکی لە ژیانە خێزانیشی حامیلەیە ئێکاوە ئەکاتە چوار دایک باوک ژن یەکێ مناڵێک کوڕە یا کچ جا کوڕ بێ هەر میراثگرە کچیش بێ میراثگرە بەڵام بزانم نسبەکەی زیاد و کەمیە باشە چونکە ئەولادەیە ژنێک لە سەرش دەبات ئەمە بەلای دەستی ڕاسمانیەمە گریمانی نێرینەمان دانیەوە بەلای دەستی چەپ گریمانی مێنێ و کەلیمەکەش بە هەڵە دەرچووە کەوا بوو ژنێک یەک لە سەرش دەبات باوکێک لەسەر شەشە بات لە کاتی گریمانی نێرینە ئەگەر کوڕ بوو باوک و دایک یەک لەسەر شەشە بن ئێ کوڕەکە عەسەبەیە بابوو نمونەیەک لە علمی میراثە قورسی نەکەی لە خۆمان یەک لەسەر شەش و یەک لەسەر هەشتی تیا بوو یەکسەر 24 24 چەند هەشتی تایە سێ ئەوە ژنەکە سێ خۆی برد چەند شەشی تایە چوار باوکەکە چواری برد دایکەکە چواری برد دەبەرەوە یەک لەسەر شەشە بات سێنزەی ماوە بۆ کوڕەکە ئەمە ئەگەر ئەم مناڵە هاتە دنیاوە لە 24 کوڕەکە سێنزە ئەبات باوکەکە چوار دایکەکە چوار ژنەکە
یەک کوڕ بوو لەسەر کێشینی وتەوە هەڵکراوە بۆ کوڕەکە چی خۆی برد بوو عەسەبە ئەی ئەگەر گریمانی کچ بوو ژنەکە ژنی هەر یەک لەسەر شتەوە کوڕ بێ یا کچ یەک لە سکاوە هەر لە بچوارەکە سێبە کابوو ئەمە ژنەکە لە هەردوو حاڵەتەکە پارەی خۆی دەینێ انتظار ناکەین باوکەکە یەک لەسەر 6 زائیدەن باقی ئەبات ئەگەر کچ بوو دایکی فەرموو مامۆستا وەڵام ئەم نمونە زەرورە دواتر ئینشەڵا لەسەرێکی کاک ئەحمەد بەڵێ فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ما بخجل ماشي حالتنا. سپاس دەکەین کاک ئەحمەد فەرموو. زۆر خۆشی بەنامەکەتان لێ دەکەم بەڕاستی زۆر بەنامەیەکی زۆر پێویستە بۆ موسڵمانان و بۆ کورد و بۆ ئێمە. خوا بتان پارێزێ. وەڵام مامۆستاجان ئێمە نازانم بەنامەکە بڵێ زۆر ئەوێ بەس باسی ئەوەی بکەین میراتی ئێمە دوو براینە بڵێ وەختی خۆی سارەمان هەبووە لە ئەو سارەمان فرۆشتووە ئێستا هەری بابم بووە ئەمە ژنیشم هێناوە نەکشم سارە لایە. کاک ئەحمەد بەڵێ یعنی تۆ باوکت مردووە باسی مردنی باوکت ناکەی میراتی باوکت داکەی باسی خۆتانەکەیت باسی ئەو سارێکی باوکم بووە ئێستا فرۆشتومانە کە باوکت مردووە سارەی جێماوە بۆی بۆتان شارێکی پاش بەجێ ماوە بوو ئێمە باوکت مردووە خوا عافوی کات دایکت مابوو بەڵێ دایکم ماوە خوشێکیشی ماوە و براکشم ماوە بۆ خۆشم هەر ماوە و ژنم هێناوە بەڵام دایکت ماوە یەک خوشکت ماوە بەڵێ لەگەڵ دوو بران وەنیە لەگەڵ دوو بران بەڵێ دوو براینە بەزەنە ژنم هێناوە ئاجا ئەم جارە پرسیاری سیارەکە فەرموو زان مەقسەدم ئەوەیە ئەو سیارە بێتە میرات یان نابێتە میرات ئەوە ئاخر بۆ نابێتە میرات لە باوک تۆ جێ نەماوە بەڵێ بەڕێ وەڵام ئینشاڵڵا وەڵام تدەینەوە زۆر تاکە خوالت ڕازی بێ کاک ئەحمەد کاک عەلی بەڵێ فەرموو مامۆستاجانم کاتەوە باش هەموو کاتە باش کاک عەلی زۆر بە خوا بتپارێزێ کاک عەلی پرسیارێکم ئەگەر عەدەل نەبێ بۆمان وەڵای سپاس دەکەین بەڵام ئەگەر لە تەلەفۆنەکەەوەی گوێمان لێ بگری زۆر باشترە لە تەلەڤیزۆنەکەەوەی گوێمان لێ مەگرە مەمنونتەبین فونەکەەوە چەندێکە محاولەکەم مامۆستای بەڕێز ئەو شەرعەمان بۆ حەدکە خێریەگا زۆر لە خزمەت تاین بەس بێمە ئەوەندە دوور و ئەگەر دوور و درێژ بۆ مامۆستا خۆی حەلکە یەک کێشەمانەیە بەڵێ فەرموو بڵێن من نەنکێکم هەیە نەنک بەڵێ تێگەی مامۆستاجان بەڵێ تێگەم ئەم نەنکەم بڵێن خانوێکی هەیە بەڵێ تەنیا دوو کچی هەیە دوو کچی هەیە بەڵێ مێردەکەی ئەمری خوای کردەوە بڵێن نەماوە بەڵێ باوک و دایکی ئەم نەنکەشم بڵێن نەماوە بەڵێ ماوە تۆ چی لێرا دوو کچی هەیە خانوێکیشی هەیە ئەم جار بڵێن ئەم نەنکەی من یەک براو یەک خوشکی ماوە باوک و دایکی خۆشی نەماوە نەنکی دایکی باوکتە ئەم دوو کچە تێگەشتی مامۆستا کاک عەلیجان بەڵێ ئەم نەنکە لە باوکتەوە قوربانجان عەرزم کردی ئەڵێم نەنکێکم هەیە بڵێن دوو کچی هەیە کچی خۆی تۆ وەجیهە بزانم کیە کاک عەلیجان پرسیارەکەی من ئەوەیە نەنک دایکی باوکتە یان دایکی دایکتە دایکی بڵێن باوکمە مەبەسم لەوەیە ئەو دوو کچە ئەمێنێتەوە یا بۆ کەیتر بەسەر چاو مامۆستا وەڵام براکەی دایک و باوکیە دایکیە ئەو نەنکەت کاک عەلی نەنکت فەرمووت یەک براو یەک خوشکی هەیە ئەو براو خوشکە براو خوشکی دایک و باوکین بەڵێ براو خوشکی دایک و باوکیەتی بەس خۆی تەنیا دوو کچی هەیە ئینشاڵڵا بەدیار بەرنامەکە دانیشە مامۆستا وەڵام تەداتەوە کاک عەلی سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر بەڕێزی سپاس دەکەین کاک عەلی سپاسی جەناب دەکەین کاک گۆران بڵێ فەرموو ئەم کاتە باش هەموو کات باش کاک گۆران زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز مامۆستا من پرسیارێکم هەبوو تەخمەن نەبێ بەڵێ فەرموو
زۆر سپاس من دایکم کاتی خۆی لە سکی دایکە بۆ باوکی وەفاتی کردووە کێ لە سکی دایکیا بووە دایکم کاتی خۆی لە سکی دایکە بووە لە باوکی وەفاتی کردووە بەڵێ پێگەیرم بەڵێ گیان یعنی دایکم کردوتە پێش بردنی باوکی چۆن یعنی پێش ئەوەی لە دایک بێ باوکی وەفاتی کردووە بەڵێ ئەوە ڕوونە جا لەم حاڵەتەیە دایکم چەند میراتی بەرەکەوێت کا گۆران کا گۆران دایکت خوشک و برای تری هەیە یەک برای هەبووە ئەوی وەفاتی کردووە یەک برای هەیە وەفاتی کردووە بەڵێ ئێستا میراتەکە یعنی چ بکێنێتەوە دایکت ماوە کێ وەفاتی کردووە براکەی دایکی وەفاتی کردووە دایکت ماوە کاک گۆران بەڵێ دایکت ماوە بەڵێ دایکم ماوە یعنی پیاوێک مردووە خوشی لە ژیانە بەڵێ مامۆستا دایکی کاک گۆران مامۆتان ڕوونکەمەوە زیاتر بۆ باوکی مردووە کاک گۆران گیان پرسیارەکەی جەنابەت بەم شێوازەیە دایکت لە سکی دایکیا بۆ باوکی وەفاتی کردووە بەڵێ کە باوکی وەفاتی کردووە لە دوای خۆی دایکی تۆی بەجێهێڵاوە لەگەڵ یەک برای بەڵێ دوای ئەم برایەشی وەفاتی کردووە بەڵێ ئێستا جەنابەت پرسیاری میراتی دایکتەکە وەریە بەڵێ میراتی دایکم چەندە کە نە دایکی ماوە نە باوکیشی ماوە تەنها ئامۆزای ماوە ئەو پیاوە ژنێکی حامیلەی بەجێهێڵاوە لەگەڵ برایە بەڵێ بەڵێ براکەشی وەفاتی کردووە تەنها کێ ماوەتە دایکم لەگەڵ ئامۆزاکانی ئینشاڵڵا مامۆستا وەڵام تێداتەوە پرسیارەکە گەشت بە دوای تۆڕۆنی کرد ئینشاڵڵا دەست خۆش بێ کاک گۆران سوپاس بۆ پەیوەندیەکەت خوا بێویت کە یا ڕەبی کاک خالید بەڵێ فەرموو کاک خالید مامۆستاجان سلام علیکم عەلەیکم السلام کاک خالید مامۆستاجان زرار شێخ خالید لە سەمسەماڵەوە گیان زرار شێخ خالید لە سەمسەماڵەوە لە خزمەتتان کاک شێخ خالید برای گەورەی مامۆستاجان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بە خێراتنی مامۆستای بەڕێزەکەم خوالێت ڕازی بێ خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتتان کە من تەنها وەکو دەستخۆشیێک بۆ بەرنامەکەتان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم خوای گەورە نمونەتان زۆر کا و بە خێراتنی مامۆستاکەم دووبارە ڕازی بێ کاک شێخ خالید یا ڕەبی خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتتان کە و دوعای خێرمان بۆ بکەن نمونەتان زۆر بێ خوای گەورە ئینشاءڵڵا خوا حورمەتت زیاد کە سپاس دەکەین یا خوا بیان زەڕەت بن دەست چاوتان خۆش بێ و خوای گەورە ڕازی بێ و مامۆستا لێر دوعای بۆ کردو داوش دوعات بووە کە دوعای ئەو گیراترە ئینشاءڵڵا یا ڕەبی وەڵی لەبەر خاتری خوای گەورە زۆرم خۆشەوێن أحبك الله الذي أحببتني فيه يا ربي خوا خوش وشاكي خوتانا كاكا أو خوشويستي بو إيما كا خالد يعني هموش كيف دنيا وقيامة إن شاء الله ما خالد رازي سپاس دەکەین کاک خالید سپاس دەکەین خوا گایلێتان بێ و خوا گەورە پەیوەندی ترمان لەگەڵایە مامۆستای بەڕێز عەفوەن بسم الله الرحمن الرحيم مامۆستایان ئەو نمونە بەڕاستی نمونەیەکی جوان بوو هەر بۆ مراجعەیەکیش بۆ تەڵەبەی علم وتمان ئەو کۆرپە کە لەسکی دایکە ئەگەر بێتە دنیاوە نێری نەبێت بە گریمان هەر میراتگرە مێنگ نەبێ هەر میراتگرە بەڵام نمونەکە ئێمە چی بوو وتمان پیاوێک مردووە لە پاشی بەجێماوە ژنێک ئەم ژنە کۆرپەیەک لە سکێتی دایک و باوکیشی لە ژیانە باشە جاری ئەمە سێ میراتگرمەیە ژنەکە خۆی ژنێتی میراتگرە دایک و باوکیشی میراتگرن ئێ مناڵەکە کوڕ بێ هەر میراتگرە کەس بێ میراتگرە بەڵام بابین بە گریمانی لای دەستی ڕاستمان گریمانی نێرینەیە وتمان مناڵ هەیە چونکە دامانیاوە ئەم کۆرپە هاتە دنیاوە کوڕ بێ دایکێک لە سەرشتی برد هەر کاتێک مردوویەک مرد کوڕی هەبوو باوک و دایکێک لەسەر شەشە بن کەوا بوو باوکێک لەسەر شەش و دایکێک لەسەر شەش کوڕ ئەبێت بە عەسەبە کوڕ و باوک لە هەر نمونەیەک بوون باوکە بێتە ساحێفەر کوڕەکە عەسەبەیە باقی ماڵە بە پشتە کەوا بوو 24ەکە سێی بۆ ژنەکەیە چواری بۆ دایکە چواری بۆ باوکە سێنزەیە مێنێتەوە بۆ کوڕەکە ئەمە بەمە حەلماکر و تەواو بە گریمانی مێنە ژنەکە هەر یەک لە سەرشتە بات بۆ لەبەرەوەی ئەولاد هەبوو ژنی مردوو یەک لە سەرشتە بات لە 24 سێی بەرکەوە کەوا بوو کوڕ بێ یان کچ بێ ژنی مردووەکە سێ ئەبا ئیتر ئەمە چاوەڕوان ناکەین سێی خۆی ئەدەینێ دایک کوڕ بێ یا کچ بێ یەک لەسەر شەشە بات ئەمی چاوەڕێ ناکەین چواری خۆیە با لە 24
کەوا بوو باوک و کوڕەکە کاریگەریان هەیە باوکەکە ئەگەر کچ بوو یەک لەسەر شەشە با زائیدەن عەسەبە ئەگەر شتێک مایەوە کچەکەش ساحێ فەرضی نیوەی ماڵە با یەک لەسەر دوو کەوا بوو لە 24ەکە ئەگەر کچ بوو کچەکە 12 ئەبات باوکەکە 5 ئەبات چونکە یەک لەسەر شەشی خۆیە با ساحێ فەرضە یەک ئەمێنێتەوە ئەو یەکە دێنە باوک چونکە عەسەبەیە لەگەڵ ساحێ فەرضە کەوا بوو مامۆستا لێرە لەم نمونە بێ یەک ڕاگرین یەک ماڵەکە تەوزیعەکەین یەک سەهمی دائەنین ئەم سەهمە نادێن بە کەس مناڵەکە هاتە دنیاوە کوڕ بوو ئەیدێن بە کوڕەکە کچ بوو ئەیدێنە باوکەکە جوانە دوانزەکەکەین بە 11 ئەگەر کوڕ بوو 12 کوڕەکەکەین بە 11 چونکە ئێمە لە هەردوو حاڵەتە 12مان داناوە بۆ کۆرپەکە 4مان داناوە بۆ باوکەکە یا 4ەکەی باوکەکە بێ بە 5 یا 12ی کۆرپەکە ئەبێ بە 11 کاوا بوو یەکەکە دائەنیت لەم دوو حاڵەتە ئینتیزاری هاتنە دنیای ئەو مناڵەوەکەی خوالت ڕازی بێت حاڵەتی چوارەممان وتمان بەشەکەی جیاوازی نییە ئەم ئاسانە بە گریمانی نێرینە هەمان بەشەبا بە گریمانی مینە هەمان بەشەبات نمونەیەکی سادە کەسێک مردووە خوشکێکی دایک و باوکیەیە ئەمە خوشکی دایک و باوکی خوشکێکی باوکیشیەیە دایک کۆرپەیەک لە سکی دا بەڵام لە مێردێکی تر ئەم کەسەی کە مردووە ئێستا دایکی دوای باوکی تەلاقی دابێ یا مێردی کردە شوکرەتێکیک ئێستا ئەم ئافرەتە دایکی ئەم کە مردووە حامیلێ کۆرپەیەک لە سکێتی ئەم کەسەی کە مرد خوشکێکی دایک و باوکی هەیە خوشکێکی باوکیشی هەیە دایکیشی لە ژیانە بەڵام دایکی لە مێردێکی تر حەملی هەیە کەوا بوو چەند کەسمانەیە لێرە هەم 4 کەس خوشکی دایک و باوکی خوشکی باوکی دایک برای دایکی ئەگەر کوڕ بێ خوشکی دایکی ئەگەر کچ بێ کەوا بوو لێرە شتێکی ئاسانە خوشک نیوەی ماڵەبات خوشکی دایک و باوکی ئەگەر دوان بوون دوو لەسەر سێیە خوشکی باوکی چی بۆ نامێنێتەوە ئەگەر یەک خوشک بوو ئەوە نیوەی ماڵەبات 5 خوشکی کەم هەبوو باوکی بە هەر 5یانە یەک لەسەر شەشە بن تەکمیلەی ئەو ثلثەینە ئەبن کەوا بوو لێرە خوشکە دایک و باوکیەکە نیوەی ماڵە بن خوشکە باوکیەکە تەکمیلەکەی بە یەک لەسەر شەش دایک یەک لەسەر شەشە با بۆ چونکە مردوو ئەولادی هەبوو یان زیاد لە برا خوشکێکی هەبوو یەک لەسەر شەشە با دایک ئاخر شتم ئەوەیە ئەگەر گریمانی کوڕ بوو برای دایکی یەک لەسەر شەشە گریمانی کچ بوو خوشکی دایکی یەک لەسەر شەش هیچ فەرق ناکە کەوا بوو هەمووی بەشی خۆیە با یەک لەسەر شەش داهێنێ جوانە مامۆستای بەڕێز گریمانەکان هەمووی ئەوە بوو بەس گریمانەماندانا یەک منداڵ بوو ئەگەر گریمانێکماندانا دوو منداڵ بوو ئەم حاڵەتە ئەو گریمانی دوو مناڵە کاتێک کاریگەری هەیە میراتگرەکان هەمویان مناڵ بن یعنی چی بن براو خوشکی خۆی بن ڕۆنە مامۆستا ئەم قسە دەقیقە و پرسیارە چاوەڕێم نەکرد بیکەی ئێستا هاتە خاڵتە بەڵام زەرورە بۆ چونکە لە من کەوتووە خوارەوە وانە لە بەرنامەکە ئەڕۆژ و باسمان ناکرد بۆ نمونە دایک ئێستا ئەگەر ئەمە 2 کوڕ بێ و 3 کوڕ بێ و 4 کچ بێت خۆ دایکەکە یەک لەسەر شەکەی ناگۆڕێ کاوە تەسیر لە دایک نەکرد تەسیر لە باوک ناکە ئەگەر ئەولادی تر هەیە یەک لەسەر شەشەکەی خۆی دەگەر کوڕی هەبێت ئەگەر کچی هەبێ یەک لەسەر شەشەکە کاوە بوو تەسیر لە کێ ئەکات تەسیر لە خۆیان ئەکات ئەڵێ لێرە ئەگەر میراتگر تەنها ئەولاد بوو کوڕ بوو یا کچ هەموو ماڵەکەدا ئەنەی تا دێنە دنیاوە نەوەکو لە یەک زیاتر بێت چکە لە یەک زیاتر بوو ئەمان ئەو بەشیان ناکەوێ بیان دەینێ ڕوونە مامۆستا خوا لێ ڕازی بێ یا ڕەبی ئاخر گریمان ئاخر بەش کۆتایی پێبێنین ئیتر ئەوە نامێنێتەوە ئەوە هەر پێش حاڵەتەکەمان پێم وابوو ئیشارەت پێ بەڵێ ئیشارەتمان خوا لێ ڕازی بێ مامۆستای بەڕێز پرسیارێک ماوە کە گرنگە بەلامەوە و دڵنیایشمەوە بە ڕێزانی کە جوان لە بەرنامەکەمان ئەومان بینن ئەو پرسیاران لا دروست بۆ بە شێوازەکان ئەویش ئەوەیە ئێمە لەم سەردەمی پێشکەوتنەدا بۆ ئەم گریمانانە دابنین ئەمڕۆ ئامێری پشکنینی منداڵ هەیە ئەی پشکنی و پێتەڵێ ئەمە کوڕەیان ئەمە کچە ئەمە دوانەیە ئەمە سیانەیە ئەمە یەکانەیە هەمووی بۆ پشکنیە بە چاکی خەڵکێکم پرسیاراکە ئەڵێ باشە بۆ یەکسەر میراتەکە تۆ زۆر نەکەین و ئایا ئەم ئامێرانەی سەردەم ئەتوانین ئێمە بابەتی میراتی لەسەر یەک لایکەینەوە خوا لێت ڕازی بێ یا ڕەبی مامۆستا گیان ئیمامی شافعی ڕۆشتم علومی حەدیث
یەکێ لە کتێبەکانی حەدیث لە یەمەن بخوێنم لای شێخ لە حوزورێ لە مەسەگەی دانیشتە بووم 5 کوڕی جوان هاتنە ژوورە و سەری شێخی ئاماژ کرد و دانیشتن دوای ماوەیە 5 تر هاتن نسبەت لە عمریانە هەبوو تەفاوت 5 تر هاتن دەسێن دوای ماوەیە 5 کە هات سەریان ماچ کرد و دانیشتن دوای ماوەی 5 کە هات سەریان دوایی شێخەکە ڕووی تێکەم جێگای سەرسوڕمان وتی شێوتی وەڵا ئەمە ئێمە خێزانم هەموو جارێ مناڵێ 5 بێت ئەمە هەر هەمویان 5 لەداگ ئێستا 5مان لە بێشکەیە کەوا بوو تا لەم ڕۆژانە دوێنێ بووم پێم وا بوو خوێن و لە یەکێ لە وڵاتەکان ئافرەتێ یەکەم جارخوای پەروەردگار عەزە وەجەل 4 یا 5 کوڕی پێکۆداوە دواتر حەزی کردە خوای گەورە کچێکی بداتێ ئێستا دوایەوەی تووشی مێردەکەی مەنعی کرۆمانە تووشی حمل بووە لەسەر ئەوەیشی کە مێردەکەی وتێتی کاکە تۆ ئەوەنە مناڵمان هەیە و بە یەکەڕە 4 یا 5 وڵێ دوایەوە خوای ڕەب العالەمین بێشتێ ببێ ئەبێت ماشاء الله و کان وما لم يشاء لم يكن هەڵاڵێ دوایەوە توش بچۆتە دکتۆرەکە وتی تۆڵا دوای نامە دووە دوای چۆ دکتۆر ئێمە 3 ئێستا ئەڵێ ناز هەر ئێستاش ئێستا دوای ئەوتێتی 4 تا 5 و دوای 6 ئەڵێ دکتۆرەکان پیانە دڵای سییانیان لەبار بەرە با بۆ سەحەتی خۆتەمانە با ئەوکم وتی ئەو خوایی کە ئەمەی پێداوی خوش ئەیپارێزێت بە قسە هیچ کەس مەکە ئەڵێ دوایەوە خوای ڕەب العالەمین پێدا 6 مناڵ بوو 3 کچ 3 کوڕ هەر دوێنێ ئەم پێرێ بوو بڵاوی کردو یعنی شایەتت لەمە ئەوەیە کە ئەجهیزە ئەندێجار شت دەرناخاو هەر لە چەند بەرنامەی خۆم ئالەو ئێمە دەرزێکی شەمانی عائیلیمان هەیە تا ئێستا چەند جار ئەم شتە بووە دکتۆر وتوێتی ئەمەی کە ئافرەتەکە ئەمەی کە ئەم حسابی کۆرپەی بۆ ئەکەن لەسکی تۆ هیچ نییە پارچە گۆشتێکە نازانم چیە تەلەفۆنیان گوتم کاکە چونکە ڕوحی تێچووە بۆ جسمی خۆیشت خەتەر نییە حرامە لە باری بەری هێنایان بۆ دەرزەکە مناڵێکی زۆر جوان وتی مامۆستا قژی درێژ بۆ هیچ سوێنەرەکە هەر وتێتی ئەمە شتێکی ڕەشەوەی نییە هێنایان بۆ لەو ڕۆژانش کەسی کەوتی مامۆستاوتانێ وتیان وایە و ئەمە نقصانە و مناڵە دوای دوعای خێر و ئاوی زەمزەمەمانە خۆ مناڵە خۆی ڕەب العالەمین کە بە نقصانی دروستی حیاتی تایە ڕوحی تایە بۆیە وەکو باسمان کرد جەنین کوشتنی چی تایە ئەو دکتۆرانەی کە بە ئاسانی مناڵە بارە بن ئەو دایکانە و باوکانە ڕۆژیانەکەوێتە سەر قەتڵیانەکەوێتە سەر خوای گەورە پەنامامدات جا ئالێرە پرسیارەکەی جەنابەت مامۆستا خوا پاداشت داتەوە ئەو پرسیارەی کە جەنابەت کردت ئینسان دڵی پێخۆشەکات بەس لە قەزەی میرات ناگۆڕێت بۆ چونکە عولەما ئەڵێ ئینتزاری هاتنە دنیای ئەکێ بزانم زیندوە یا زیندوو ئەمەیە مەسئلەکە بزانم ئەو مناڵە بە زیندوێتی دێتە دنیاوە یا بە مردوێتی دێتە دنیاوە ئایا میرات کەوتنی بریتیە لە هاتنە دنیایە بە لەحظەیەک بە ژیان ئەوە بەس خوای زانێت ئەم مناڵە چۆن دێت زۆر مناڵ هەبووە کە ئەو تا ئەو شەوەی کە بێتە دنیاوە ساغ بووە بەڵام ئەو شەوە خوای ڕەب العالەمین عەزە وەجەل تەقدیری وا بووە وفاتی کرد یان وەکو ئەسبابی دنیای دکتۆرێک یان دایکەکە نەڕۆشتە خەزەخانە ئەلمهم تا وەکو ئاخر لەحظەی ژیانیە بووە بەڵام ڕۆژێ پێشەوە حیاتی لە دەستداوە مناڵە کە هەبوو میرات ناکرێت ینی کەواتە مامۆستای بەڕێز خۆشەویست مەسئلەی منداڵی ناوسک بێجگە لە حاڵەتی نێری یان حاڵەتی مێیی یەکلا ناکرێتەوە بە جیهاز حاڵەتی مانەکەشی ئەوش بابەتی مانەکەی ئەو باسمان کرد ئەو دوو مەرجە کە عولەما داینێ مامۆستا ئەم دینە ڕۆژ بە ڕۆژ ئێمە الحەمدە ئیمانمان شکمان لەوە نییە یعنی ئێستا سەر عەرز خوا هەمووی بخاتە ئاگری جانم و خوا عادلە ئەزانم خوا بە عەدلی خۆی کردوێتی بە گریمان دینی ئیسلام خوا ناردوێتی یەکێک لە معجزەی ئەم دینە بۆ هەموو زەمانێکەشێ بۆ هەموو قەومێکەشێ بۆ هەموو کاتێکەشێت یعنی تەماشاکە ڕۆژ بە ڕۆژ ئیعجازی گەورەترمان بۆ دەرەکەوێ ئێمە ئەوەی کە شەرع داینیاوە علم چەندێ پێشکەوتۆ تۆ ئێستا ناتوانی ئایساتە بڕۆ ڕۆژ بە ڕۆژ بۆیان دەرەکەوێت ناتوانی کامیرە بکەی بە قەرینەیە بەس نایکەی بە شایەت لەسەر فاحیشەیەکیش جوان خوا پەنامامدا خوا لەت ڕازی مامۆستای بەڕێز ئەم پرسیارە زۆر دووباراکەم وەگەتنم ئازاکە بەڵام مەبەستمە بەڕاستی قسەی جەنابەت کورتی قسەی جەنابەت ئەوەی کە لێ حاڵی بووین ئێمە ئەوەیە ئەگەر پیاوێک بۆ نمونە بێوێ میراتێک دابەش کات مامۆستایەکی ئاینی بێوێ میراتێک دابەش کات منداڵێک لەسکی ئافرەتێکا بێت ناتوانێت بڵێ بڕۆ فەحسێکم بۆ بێنە بزانم کوڕەیان بۆی وە تێک لایکەمەوە ئەمە ناتوانێت بە هیچ شێوەیە جەزاک الله خێر چونکە جارێکان ئەو مناڵە ئەوە هێنای کوڕە لە 100 کوڕ بوو 100 فەحسیان کرد کوڕ بوو، یەکێڵێ بە کاتێ دێتە دنیاوە ژیانی تایە
خوا لەت ڕازی مامۆسای بەڕێز. ئەگەر ئیجازەم بێ چینە لای پەیوەندیەکان مامۆسای بەڕێز کاک ئەحمەد یەکەم پەیوەندی کرد باسی ئەوەی کردکە باوکی دایکی مردووە، پیاوێک مردووە، دیارە دایکی بەجێ ماوە لەگەڵ یەک خوشکە لەگەڵ دوو برایە، یەک دایک لە دوای خۆی، یەک خوشک، دوو برا، سیارەیان هەیە، سیارەیەکیان هەبوو دیارە لە باوکیان ماوە. ئایا ئەو سیارەیە ئەبێتە میرات پرسیارەکەیەوە بوو؟ بسم الله الرحمن مامۆستاگیان ئەوە طبعا ئەو پیاوە کە وەفاتی کردووە جارێ خێزانی لە ژیانە وەسێتی ئەو پیاوە قەرزی ئەو پیاوە لە ناو قەرزەکانیش مارەی ئەو ئافرەتە ئەگەر نەیدابێت. ئەمە دوای ئەوەی مڵکی ئەو پیاوەیە بەو سیارەوە بە عەرزۆ بزان مڵکی بە خانووە هەرچی خۆی ئەوەی مڵکی ئەوە خۆ میرات لە چییە؟ بریتە لە تەریکەی مردوو. ئەو پیاوە چی لێ بێژێماوە جا کەوا بوو لێرە ژنەکەی لەبەرەوە ئەمە کاڵێ خوشکێک و یعنی مەبەستی مناڵی مردووەکەن وایە کەڵێ دایک مەبەستی دایکی خۆیەتی بۆی ئەم تعبیرانە بێت ئەو برانەکەی باسیەکەن زۆر ئاگامە لەبیسە کە وتی دایک بۆ منە بێ بە زەوجە لێرە لە حەلکردنەکە ئەڵێن پیاوێک مردووە ژنەکەی لە ژیانە وە کچێکی هەیە و دوو کوڕی هەیە وایە مامۆستا کەوا بۆ ئەو کاتە ژنەکەیەک لە سەرش دەبات و ئەوەکەی للذەکەری مثل حەظ الأنثەیین یعنی ئەم سیارەش حسێبی میراتی بۆ کرد مڵکی پیاوەکەمەکە نییە بەڵێ مڵکی پیاوەکە هەموو مڵکەکانی کۆکەینەوە ئەبێ بە تەریکە دوای وەسیەتی جێبەجێەکەین و دوای قەرزێ دەینەوە. خوا لەت ڕازی بێ. کاک عەلی مامۆستای بەڕێز پرسیاری ئەوەی کرد کە نەنکێکی هەیە نەنکی باوکی واتە لە باوکەوە بێتە نەنکی ئەم نەنکەی خانوویەکی هەیە دوو کچی هەیە نەنکی دوو کچی هەیە لەگەڵ یەک برایە برایەک و خوشکێک یەک برای هەیە لەگەڵ دوو کچە دوو کچ برایەک خوشکێک بەڵێ خوا لە ڕازی بێت بەڵێ بەڵێ ئەو باسەوە کە ئەو میراتی ئەو خانووە چۆن دابەشکن ئێمە بەس با باسی هەر خانوو نەکرد بەتەنها باسی ماڵەکە باسی مڵکیەوە ئەو خانوە و باقی شتەکانی تریش هەموو جار ئەڵێم لەبەرەوەی کە ثابت بێت کەسێکە وەفاتەکە یەکسەری ئەمە ئەڕێن کفن و دفنی لە پارەی خۆیەکەین ئەگەر کەسێکی کردیەوە جێشتێکەیە دوو ئەڕۆی قەرزی ئەدەیتەوە سێ وەسەتی جێبەجێەکەی دوای ئەمە کە ماڵی سافی پێوتێ ئەم دوو کشە دوو لەسەر سێ ماڵی ئەدرێتی دوو لەسەر سێ ئەم ماڵە ئەکرێتە سێ بەشەوە دوو لەسەر سێی بۆ ئەم دوو کچەیە ئەو برا و خوشکەی ئەو ئافرەتە حتمما مردووە بۆیە واڵێت ئەگەر نەمردوێ خۆ باسی میراتی ناکەین مردووە دوو کچی لە ژێر بەجێ ماوە برایەک و خوشکە وایە مامۆستا عەفوەن بە نەنکیەوە دوو ئافرەت بەجێ ماوە ئەم نەنکی ئەم بەڕێزەی کە پەیوەندی کردم کاک عەلیە نەنکیەوە ئافرەتێکە لەگەڵ کچێکی ترە هەنی ئەو کەسەی کە مردووە دوو کچی بەجێ ماوە یەکێکیان نەنکی ئەمە کەسێک مردووە دوو کچەیە و برایەک و خوشکێک دوو کچی هەیە لەگەڵ برایەک و خوشکێ وایە ئەو کەسەی کە مردووە دوو کچی هەیە لەگەڵ برایەک و خوشکێ وایە نە مامۆستای بەڕێز دوو کچی هەیە کاکاتە خوشکی ئەم پیاوە یعنی بە کورتی دوو کچ و کوڕێکی هەیە دوو کچ و یەک کوڕ ئەوشی یعنی کەسێک مردووە دوو کچیە لەگەڵ بەڵێ نەنکی ئەم نەنکی یەکێکە لە کچەکان ئەوەی کە هەیە بیرەوە کێ مردووە و چی هەیە نەنکی ئەم بەڕێزەیەکێکە لە کچەکان یعنی کەسێک مردووە کەسێک مردووە ئەم کەسە دوو کچی لە دوای خۆی بەجێ هێڵاوە بەس کە یەکێک لەم کچانەوە نەنکی ئەم پیاوەیە لەگەڵ یەک کوڕە دوو کچ و کوڕی هەر کوڕی خۆی یعنی برا و خوشک دوو خوشک و برایەک بۆ ئەو کەس خوا لەت ڕازی بێ ئەمە زۆر لە مەسەلەکەی گۆڕی کەوا بوو مامۆساییان ئێمە دوو حاڵەتە توانین حەلیکی براکە بکەینە دوو کوڕ ماڵەکە کەینە چوار بەشەوە دوو بەشی بۆ کوڕەکەی دوو بەشی بۆ دوو کچەکەی ئەتوانین ماڵەکە بکەین بە سێ بەشەوە وانە بەشێک بۆ کوڕەکەی بکەین بە دوو بەشەوە بەشێک بۆ کوڕەکە یەک بەشیش بۆ هەردوو کچەکە خۆڕون بۆ قسەکەم یا کوڕەکەکەین بە دوو بەش ماڵەکەی بێتە چوار بەش چوارەکە دووی بۆ کوڕەکەیە ئەو دووەکەی هەر کچی یەکێکە بات کابوو للذەکەری مثل حظ الأنثەیین یا ماڵەکەکەین بە دوو بەشەوە یەک بەشی بەتەنها بۆ کوڕەکەی بە هەردوو کچەکە یەک بەشە بن خوا لەت ڕازی کاک گۆران مامۆستای بەڕێز پرسیارەکەی بەم شێوازە بوو دایکی ئەم کاک گۆرانە لەسکی دایکیا بووە باوکی وەفاتی کردووە
واتە باوکی دایکی وفاتی کردووە ئەم لەسکی دایکیا بووە بەڵێ باوکی وفاتی کردووە ئەو پیاوەی کە وفاتی کردووە خێزانەکەی حملێکی بووە کچ دەرچووە کوڕێکیشی بووە لە ژیاندا برایە کوڕ کوڕێکیشی بووە ئەو نەفرەی کە مردووە یعنی زەوجە بنت ئبن بەڵێ بنتەکە لەسکی دایکی ئەم گۆرانەیە بەڵێ دوای ئەم براکەی یعنی کوڕی مردووە کە وفاتی کردووە بەڵێ ئێستا میراتی دایکی ئەم میراتی چۆنە لەو مڵکەیە تاو کاتە لەسکی دایکیا بوو مامۆساگیان دایکەکە یەک لەسەر هەشتی ماڵی مێردەکەی باکە بردووە ئەنجا ئەم کوڕ و کچە ئەوەی کە ئەمێنێتوە لە حوتەکە کوڕەکە دووجاری کچەکە ئەبات خۆڕوونە دیارە کاتمان کەمە حتا ئەگەر کات کەم بوو بەرنامەدانە بۆ جارێکە بە هین نەبێت کەوا بوو مامۆسا ڕوون بوو با دووبارەی کەمەوە ئەم ئافرەتە کە ئێستا کۆرپەیەک لە سکێتی دوای کۆرپەکە کچ دەرچووە وایە بەڵێ پێشتریش کوڕێکیان هەبووە کەوا بوو ژنێک کوڕێ کچێ بەڵێ ژنەکە یەک لەسەر هەشتی ماڵەکە بە ئەو حوتەکەی چییە کوڕەکە دووجاری کچەکە ئەبات ئەمە کاتێکە ئەمە کاتی هەمویان لە ژیانن دواتر وتت کێ مردووە ئاخر جار مەبەستم ئەم بەر ئەمەی کە جەنابەت فەرمووت پەیوەندی بە نەنک و باپیریانەوە نی ئەگەر هەیان بێ کەمتر بەرن زیاتر بەرن ئاخر ئێستا چی ئێمە کاتێ تۆڵی ئەم کوڕاڵێ باپیرەی مرد کە باپیرەی مرد بۆ ئەم باپیرە ئەکات وایە بەڵێ کەوا بوو مامۆساگیان ئێمە زەوجەیەکمان هەیە بەڵێ زەوجەیەکمان هەیە کچێک کوڕێک خۆڵێت ڕازی بێ ئەمە ژنەکە یەک لە سەرشتی ماڵەبات ئەوە مەسەلەکەم کرد بە هەشت بەشەوە ئەو یەک لە سەرشتی خۆی برجارە میراتی ئەو جیا ئەکەینەوە حوتی ماوە ئەم حوتە دێن بەکێ ئەدێن بە سێ ڕاست بەشی ناکات کەوا بوو ئەڵێم کوڕەکە دوو کچەکە یەک سێ کەڕە هەشت مامۆسا 24 سێ کەڕە حەوت 21 کوڕەکە چواردە ئەبا کچەکەش حوتە بات ئەم کچێک کە جەنابەتە فەرمووی حوتە بە ئەوەی کە لەسکی دایکیا بوو ئەوسە کچە حوت لە 24 بات بەڵێ ڕوونە بەڵێ خوارت ڕازی بیارە ڕزابەتە مامۆسای بەڕێز و خۆشەویست بیسەران و بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ئەسنای ئەم بەرنامەدا هەموو لایەکمان ئەوە لە مامۆسای بەڕێز و خۆشەویستەوە فێر بووین کە ئەم شەریعەتی پاکی ئیسلامە بەڕاستی بە شێوازێک دیفاعی لە کەسانێک کردووە کە توانای دیفاع و بەرگریکردنیان نییە لە خۆیان ئەویش منداڵێکە لە سکی دایکیدا خی پەروەردگار دیفاعی لێ کردووە مافی بۆ داناوە حەقی بۆ داناوە ئەبێ میراتی بدرێتێ بەو پێنج حاڵەتەی کە مامۆسای بەڕێز و خۆشەویست لە بەرنامەکەدا ڕوونی کردەوە ئەبێ ئەو منداڵە مافی نەفەوتێت لە ژیاندا ئەمە ئیسلام مافی منداڵێکە دایشتا ئێسقان نییە ئەی چۆن مافی ئینسانێک نادات ئەی چۆن مافی ئافرەتێک نادا کە لە ژیاندا بۆ خۆی خزمەتی خەڵکەکات خەڵک خزمەتێکات ئەمە بەڕاستی ئەوەندەی تر گەورەی ئیسلام و گەورەی شەریعەتی پاکی ئیسلامە پیشانەدات لێرەدا بەم شێواتینە کۆتایی بەرنامەی ئەم شەومان بە ناوی خۆم و بە ناوی ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە چەند بارە سوپاسی ئامادەبوونی بەڕێز مامۆستا لێرگەرمیانیەکەی خۆی پەروەردگار پاداشتی باتەوە تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بەخۆی پەروەردگارە سپێرم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين